لحديثك الصحيح دا خوشويستي خواه صلى الله عليه وسلم دا فرمي 4 إذا كن فيك فلا عليك ما فاتك من الدنيا. 4 شت هيا، 4 صفت هيا، 4 روشتي جوان هيا. اگر ام 4 روشت تيدابو او خمخو لويك لدنيا لدست شو تو زرر مدني تو براوي. يكم يان صدق الحديث. اگر تو كسيكي رازقو بوي لقل خيزاني خوت، لقل ميردي خوت، لقل دراوسي خوت، لقل هاوري خوت، لكاتي كرينو فروشتنا. اگر كسيكي رازقو بوي خمخو لويك لدنيا دا لدست درچو تو براوي تو سربرزي. بويا رازقوي صفتێکی زۆر جوانە. چەند خۆشە ئینسان کە قسەی کرد خەڵکی متمانەی پێ بکات، خەڵکی باوەڕی پێ بکات، دۆست و دوژمن. کاتێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیسرا میعراج پێکرا و بەرز بۆ ئاسمانەکان و گەڕایەوە، بێباوەڕەکان هاتن وتیان با بچین ئەبوبەکری سدیق پەشیمان کەینەوە لە ئیمانەکەی. وتیان ئەبوبەکری سدیق ئەزانی برادەرەکەی تۆ چی ئەڵێ کە محەممەد صلی الله عليه وسلم؟ وتی چی ئەڵێ؟ چی فەرمووە؟ وتی دەڵێ ئەم شەو ئاوام کردو ڕۆشتمەتە ئاسمان و گەڕامەتەوە و چوومەتە قودس و نازانم کوێ و هەموو شتەکانی باس کرد. ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای پەروەردگاری لێبێ فەرمووی ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وای فەرموو بێ ڕاستی کردووە، من لەوە زیاتریش باوەڕی پێ دەکەم، چونکە الصادق الأمین ڕازگۆ بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. چەند خۆشە ئاوا ڕازگۆ بیت، باوەڕی پێ دەکەم لەوە زیاتریش لەوە دوورتریش. حتا دوژمنەکانی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ئیعترافیان کردو، دانیان بەوە داناوە کە کەسێکی ڕازگۆیە. ئەگە تۆش شوێن کەوتووی ئەوی دەبێ کەسێکی ڕازگۆ بیت. ئەخنەسی کوڕی شوڕەیق لە غەزای بەدردا کافرەکان ئەبوو جەهل لەگەڵ هاوڕێکانی بەرامبەر سوپای مسلمانان وەستاون. ئەخنەسی کوڕی شوڕەیق وتی ئەی ئەبوو الحەکەم، خۆی ناوی ئەبوو الحەکەم ناوێ نا ئەبوو جەهل، وتی ئەبوو الحەکەم ئەی ئەبوو جەهل، محەممەد صلی الله عليه وسلم ڕاست دەکا کە ئەڵێ پێغەمبەرم یا درۆکە؟ ڕاستم پێ بڵێ ئێستا بەس من و تۆین، کەس لە بینمان نییە. ئەوە تا بەرەو ڕووی سوپاکەی محەممەد وەساوی صلی الله عليه وسلم. ئەو بوو ئەبوو جەهل لەو ڕۆژە کوژرا. وتی وەیحەکە ما كذب محەممەد قەط. وتی ئەوە تۆ چی دەڵێی؟ پرسیاری ئەوم لێکی محەممەد صلی الله عليه وسلم ڕازگۆ یا درۆزنە؟ والله محەممەد صلی الله عليه وسلم لە ژیانێ درۆی نەکردووە قەت. وتی ئەی بۆ باوەڕی پێ ناهێنی؟ وتی لەبەر لەومەی خەڵک، لەبەر ئەوەی ئەو فەزڵی بەسەر منە نەبێ. ئەگینا واللهی لە ژیانێ درۆی نەکردووە، واللهی 100% باوەڕم پێیەتی کە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. چەندێ خۆش ئینسان ڕازگۆ بێ، قیمەتی نییە ئینسان پارەی هەبێ، دەوڵەمەند بێ، دەسەڵاتی هەبێ، هەرچی هەبێ، مادەم دوو لە ڕێبەڕێستان درۆزن بێ قیمەتی نییە. نە پارەی قیمەتی هەیە، نە دەسەڵاتی، هیچ شتێکی قیمەتی نییە. جا ئەگەر ئینسان ڕازگۆ بوو خاوەنی هەموو شتێکە، هیچ زەرەرێکی لەم دنیادا نەکردووە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم فەرمووی یەکێتە لەو سیفەتانەی کە ئەگەر لە تۆدا بوو لەو 4 سیفەتە تۆ خەم مەخۆ لەوەی کە لە دنیادا لە دەست ئەچێ. دەوڵەمەند نیت خەم مەخۆ، زەرەرت کردووە هی دنیا خەم مەخۆ مادەم ئەم سیفەتە تێدا بوو. حفظ الأمانة، ئەمانەت بپارێزی. ئەو ئەمانەتە جاری وایە قسەیەکە، جاری وایە پارەیە، جاری وایە شتێکی ترە، هەر شتێکە. هەر ئەمانەتێک شتێ بە ئەمانەت لای تۆ دانرا تۆ خیانەتی لێ نەکەی. پارێزگاری لە ئەمانەتکەی. گەورەترین ئەمانەت ئەو دینەیە کە وەکو خۆی بیگێنی، خیانەتی لێ نەکەی. بۆیە ئینسان ئەگەر خاوەنی متمانە بوو لای خەڵکی، ئەمانەت پارێز بوو، ژن و مێردەکان بۆ یەکتری ئەمانەت پارێز بوون، ژن
حەیە پیاوەکەی خۆی نەبرد لە دەرەوە ئەمانەتی نهێنی پیاوەکەی پاراست پیاویش بە هەمان شێوە ئەگەر برادەرەکان ئەمانەتی یەکتریان پاراست خزمەکان دراوسێکان ئەو بەڕاستی تۆ کەسێکی دەوڵەمەندی تۆ کەسێکی زەرەر نەکردووە لەم دنیا چونکە ئەمانەت پارێزی ئینسانی منافق خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم کە ئەمانەتی لادانرا ئەمانەتیان پێوت خیانەتەکە بەس ئیمانداری ڕاستەقینە خیانەت لە ئەمانەت ناکە کەسێکە هات جێنی بە پێغەمبەری خوادا صلى الله عليه وسلم سوکایەتی پێ کرد دوای ئەهاتە ئەوی محەممەد صلى الله عليه وسلم ئەمە بالای تۆ بێ ئەم ئەمانەتە ئەمە پارەیە ئەمە ئاڵتونە سیقەم پێتە هەرچەندێ باوەڕشم پێت نییە خۆشە ئینسان ئەمانەت پارێز بێ خۆشە ئینسان دەمشڕ نەبێ هەنێک کەسەیە قسەیەکی لا بکە یەکسەر بەڵاو دەبێت ئەمانەتی لا نییە بەڵام ئەگەر تۆ خاوەنی ئەمانەت پارێز بووی لە هەموو کەسێک خراپتر ئەو ئینسانانەیە ماوەیەک بەیەکۆ بوونە ژن و مێردن هاوڕێن دراوسێن خزمن شەریکن هەرچێکن کاتێکە لە یەک جا دەبنەوە کەرامەتی یەکتری دەشکێنن کۆمەڵێ نهێنی هەیە بۆ نهێنیانە هەڕەشەی لێ ئەکا ئەگەر خۆت بە پیاو دەزانی ئەڵێم ئەگەر پیاو بین ئەگەر غیرەتت هەبێ ئەو پیاوە ڕۆژێک بوو سیقەی بە تۆ بوو ئەو ئافرەتە سیقەی بە تۆ بوو ئەو مرۆڤە سیقەی بە تۆ بوو کۆمەڵێ ئەمانەتی بۆ باس کردی ئێستا ئەڕۆی هەڕەشەی لێ ئەکەی و ئەمانەتەکانی باسەکەی تۆ ئینسانێکی بەڕاستی دۆڕاوی چونکە ئەمانەت پارێز نەبووی ڕۆژێک بوو سیقەی بە تۆ دڵی بۆ تۆ کردەوە پیاو بە صیفەتێکی جوانە باتیا بێ بیپارێزە ئەگەر سەلامیشی لێ نەکردی بیپارێزە ئەگەر هاوڕێتیشی نەکردی بیپارێزە ئەوە تۆ لە دنیادا هیچ زەرەرێک نەکردووە ئینسان هەرچەندێ بەڕێز بێ زەرەر ناکە لەم دنیایەدا حتا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاریدا دەفەرمێ یەکێ لە نیشانەکانی هاتنی ڕۆژی قیامەت ئەوە ئەمڕۆیە ڕۆژ بە ڕۆژی خراپتر دەبێ وای لێ دێت ئەمانەت ناپارێزرێ حتا دەڵێن لە فڵان بنەماڵە لە فڵان شوێن پیاوێکی ڕازگۆ هەیە چەند جا باسمان کردووە وەڵڵاهی بڕۆ ئەتەوێت سیارە بکڕی ئەتەوێت لە بازاڕ شت بکڕی ئەتەوێت لە مەیانی ئاژەڵێ بکڕی ئەتەوێت بڕۆی بۆ حەی سەناعەیەک ئیشێکی سیارەکەت پێ ئەڵی داوای ژنەکەی پرسیارەکەی یەکێ سیقەم و دۆزن و یەکێ باش زۆر کەم بۆتەوە زۆر کەم بۆتەوە ئەڕۆیتە لای هەر کەسێک زۆربەی قۆڵتە بڕێ ڕازگۆ نییە ئەمانەت ناپارێزێ خیانەتەکە لەو ئەمانەتێکی خۆی ئیشی تیاکات بۆیە ئەگەر تۆ خاوەنی ئەمانەتێکی خەڵکیت پاراست هەر ئەمانەتێک بوو پاراستت تۆ خەم مەخۆ لەوەی کە لە دنیادا لە دەست داوە پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم خەم مەخۆ هیچ زەرەر نەکردوتۆ با ئەمانەت پارێز بین هەر ئەمانەتێک قسە بێ پارە بێ هەر شتێک بێ خەڵک لامانە بابی پارێزین ئێمە ئەوە صیفەتێکی زۆر جوانە بۆ ئێمە یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی ئامین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم چوار صفەت هەیە ئەگەر لە تۆدا بوو خەم مەخۆ لەوەی کە لە دنیا لە دەست چووە تۆ زەرەر نەکردووە هەرچەندێ زەرەر بکەی مادەم ئەم صیفەتە جوانە تیا بێت تۆ زەرەر نەکردووە خەمیش مەخۆ لەوەی کە لە دەست چووە وفەرمی وحسن الخلق ئینسان ڕەوشتی جوان بێت خاوەنی ڕەوشتێکی جوان بێت ڕەوشتی جوانیش لە کاتی خلاف و مشکلەدا دەرەکەوێت لە کاتی شوێنەیە دەرناکەوێت ئەو کاتی کە قسەت بەرامبەرەکرێ ئەو کاتی کە جوێنت پێدرێ ئەو کاتی کە زڵمت لێکرێ ئەو کاتی کە ناڕەحەتیەکت تووشە بێ تووڕە ئەبی لە کاتی تووڕەبوونا دەرەکەوێت ئینسان صیفەتی جوانەیە جوان نییە هەنێک کەسێ لە کاتی تووڕەبوونا وەکو شێت تەسەڕوفاتەکە هەر ئەڵێ شێتە ئەڵێ سەرخۆش کاتەمە صیفەتێکی جوانی تیا نییە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم أفرمي إن المؤمن ليدرك بحسن خلقه درجة الصائم القائم ده صحيح ترغيبه واتى إنساني إيمان دار
بەهۆی ڕەوشتی جوانەوە لەگەڵ مێردی خۆیان ڕەوشتی جوانە، لەگەڵ پیاوی خۆیان ڕەوشتی جوانە، لەگەڵ دراوسێدا ڕەوشتی جوانە، لەگەڵ خزمان ڕەوشتی جوانە، لەگەڵ هاوڕێیان ڕەوشتی جوانە، لەگەڵ کەسێکە شتی پێ ئەفرۆشێ ڕەوشتی جوانە، لەگەڵ کەسێک شتی لێ ئەکرێ ڕەوشتی جوانە. ئەم ڕەوشت جوانیە صفەتێکی زۆر بەرزە. ئینسان پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئینسانی ئیماندار بەهۆی ڕەوشت جوانیەوە، ڕەوشت و ئەخلاقی جوانە، خوای گەورە دەیگێنتە پلەپایەیەک هەموو ڕۆژەکانی بە ڕۆژوو بۆ حسابەکرێت. بۆ خۆت نیوەڕۆنان بخۆ ڕەوشت جوان بێ، خوای گەورە ئەو ڕۆژت بە ڕۆژوو بۆ حسابەکەت، وەکوای ڕۆژی سونەت بگری. شەوەکانیش بخەوە، خوا بە شەو نوێژ بۆت حسابەکە. یعنی بەڕاستی ئەمە زۆر گرنگە. الصائم القائم يعني زۆر گرنگە ئینسان ئەگەر ڕەوشتی جوان بوو، خوای گەورە پاداشتی کەسێکت بۆ نووسێ کە بە ڕۆژووە لە ڕۆژی سونەتە. شەویش خوای گەورە شەو نوێژەکەت بۆ ئەنووسێت چونکە ڕەوشت جوانە. لەگەڵ هەموو کەسێکە ڕەوشت جوانە. ژن و پیاوەیە کە لە یەک جیا بوونەوە زۆر بەڕێزن، هەیشیانە کارەسات ئەخولقێ، تۆ وات کرد وات کرد وات کرد وات کرد، تۆ وای 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 ئەها ڕەوشتەکانی دەرەکەوێت لە کاتی تۆڕەبوونە. تۆڕەبوونی شتێکە خۆ کە کاتێک کە تۆ کەسێک غەدر لێەکە هەرچەند چرکەیەکە پیاو کوشتن دەقەی ناوێت، دقەیەکیشی ناوێت، ڕۆبع دقەیەکیشی ناوێت پیاو کوشتن. بۆیە ئەگەر 5 سانی تووڕەبووی مەڵێ تووڕەبوونەکەی من کەم 5 سانی و چرکە زۆرە زۆر کارەسات ڕۆدەت. کەواتە ئەگەر ئینسانێک خاوەنی ڕەوشتێکی جوان و بەرز نەبوو، قیمەتی نییە دەسەڵاتی هەبێ، قیمەتی نییە دەوڵەمەند بێ، هیچ قیمەتێکی نییە مادەم بەبێ شەخصیەت و ڕەوشتی جوان بسڵڕێتەوە. هیچ قیمەتێکی نییە با دەوڵەمەندیش بێ. دەوڵەمەندی ئەوەی ئینسان خاوەنی شەخصیەت بێ، لە کاتی تۆڕەبوونا خۆی ڕاگرێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمید صفەتی چوارەم لەو صفەتێک کە ئەگەر تۆ تێدا بوو خەممە خۆلەوەی کە لە دنیا لە دەست ئەچێ، تۆ کەسێکی براوەی، تۆ دۆڕاو نیت، تۆ خەسارەتمەند نیت. فەرمی وعیفەة فی طعمە، حەڵال خۆربی. لە کاتی تەنگانە تاقیکردنەوەکانە دەرەوکی حەڵال خۆرە. کاتی ئەم شتانە بەسەرمانە دێ، ناخۆشی و ناڕەحەتی و بەڵاکان بەسەرمانە دێ، بۆمان دەرئەکەوێت کەسانێکی حەڵال خۆرن، کەسانێکی شەیە حەرام خۆر بێویژدان، ئەوەی بەڕاست بێ بەلای ناڕوات. فەرشێکی تەڕ بووە لە بازارە 5,000 ناکە کارەساتێکی دروست کردووە. ئەی بە ئینسان شخصیەتی هەبێ، حەڵال خۆر بێ، ڕاستگۆ بێ، قیمەتی نییە ماڵێک بە حەرام کۆ بکەیتەوە، بە سوێن و بە خەش و خیانەت و درۆ کۆی بکەیتەوە. ئینسان بێ ڕاستگۆ بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا دەفەرمێ، صحیح تەرغیبە، إنه لا يدخل الجنة لحم ودم نبت على سحت النار أولى به. نار واتە بەهەشتەوە، هەر خوێن و گۆشتێک، هەر گۆشت و خوێنێک بە حەرام گەورە بوو بێ، گەشەی کرد بێ، نار واتە بەهەشتەوە و جەهەنەم قابیلی ئەوە، شایانی ئەوە. چونە بەهەشت لە پێشتر نییە بۆ ئەو، چونە جەهەنەم بۆ ئەو لە پێشترە، چونکە بە حرام و غەش و خیانەت خۆی دەوڵەمەند کردووە. بۆیە تۆ ڕاستگۆ بە، حەڵال خۆر بە، لە بازاڕە کەسابەتەکەی لەبەر خاتری شتێک درۆ مەکە، خیانەت مەکە، غەش مەکە، فێڵ مەکە لە بەرامبەر ئەو دەخەڵەتێنی، بەڵام لە ڕاستیە خۆت خەڵەتاندووە. چونکە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسەی فڕوفێڵ و غەش بکا بۆ ناو ئاگری دۆزەخە، کەواتە قوڕت بەسەر خۆتە، نەڵی غەشم لە فڵان کەس کرد خەڵەتانم، خۆت خەڵەتان، خۆت دۆڕاوی، خۆت بەرەو جەهەنەم بردووە. کەواتە با ئینشاڵڵا حەڵال خۆر بین، ئەوەی حەرام بوو تەماحەتیایە نەبێ، خەڵکی حەرامی خوارد وەڵڵی بەزەی پیای بێتەوە، چونکە بەڕاستی بەرەو جەهەنەم خۆی دەبات. قیمەتی نییە لەبەر خاتری مناڵ، وەک جومعی بێش و باسی مردنمان کرد پێویست ناکە دووبارەکەینەوە، قیمەتی نییە، بەخوا هەمووی بەجێ دەهێڵی. ئەوەی بە حەرام کۆت کردوتەوە بیبەخشە، با نەمێنێ لای تۆ، وەڵڵا دەبێتە بەڵایەک بۆ دنیا و قیامەتت، ئەبێتە هۆکارێک بۆ چوونە جەهەنەمی تۆ، مەحروم بوونی تۆ لە بەهەشت. مەڵێ فێڕم لە فڵان کەس کرد، بەخوا چاک هەڵم خەڵەتان، بەخوا خۆت هەڵە خەڵەتان، قوڕت کرد بەسەر خۆتە،
اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا شفای نەخۆشەکانمان بدەی، خوایان ئەوانەی نەخۆشیان هەیە لە ماڵەوە لە نەخۆشخانەکان خوایە شیفایان بدەی. یا ربی خوایە ئاخرمان بەخێر بگێڕی، خوایان هەموو سیفەتە جوانەکان لە ئێمەدا بەدی بکرێ، خوای لە سیفەت و ڕەوشتی ناشرینمان پارێزی، خوایان بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنی، خێر و خۆشی بڕژێنی بەسەرمانە، لە شەڕ و بەڵاو و ئاژاوە و مشکیلە بە دوورمان کەی، خوایان ڕەحمەتی خۆت بڕژێنە بەسەرمانە، خوایان ئاخرمان بەخێر بگێڕە، نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبول کە، ئەوانەی خوایان ناڕەحەتیان هەیە ناخۆشیان هەیە خوایە لەسەریان لابەر، ئەوانەی قەرزارن خوایە قەرزاریان بۆ دەبرکە. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.